أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا. وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا. وجعلنا الليل والنهار آيتين وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب. وكل شيء فصلناه تفصيلا. وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له
اقرأ كتابك ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا صدق الله العظيم. خۆ دەستی خۆش بێ دەنگ نەرزی ئینشاءالله. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت ئازان و خۆشەویستانمان تاعەت و ڕۆژووی هەموو لایەکتان قبول بێت ئینشاءالله. ئازان و خۆشەویستانمان ئەم شەویش لە بەرنامەی سیگەوهر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەبین بۆ پێی کە ئەم شەوانە شەوانی قەدر و شەوانی پڕخێر و بەرەکەتن بۆ ئومێدەی کە خوای باڵادەست میهر و میهرەبانی خۆی و لوتف پڕژێنێ بەسەر هەموو لایەکماندا یارمەتی دەرمان بێت تاوەکو ئەم شەوانە پڕخێر و پڕبەرەکەت و پڕ عیبادەت و پەرستشی زیاتری تێدا ئەنجام بدەین تاوەکو بێتە توێشوویەکی پڕبەرەکەت بۆ ڕۆژی دوایمان. خۆشەویستانم لەگەڵ ئەم ئازیزانە ئەم شەو و لەگەڵ هاوکارم کاک مەحموود لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبین. کاک مەحموودیان فەرموو. دەست خۆش کاک دانیار. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله المبعوث رحمة للعالمين محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەران و بیسەران و خۆشەویستانی ئازیزمان سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش داواکارم لە خوای پەروەردگار تاعەت و عیبادەت و پەرستشی مانگی پیرۆزی ڕەمەزانی لێ قبول فەرموو بن. شهر أوله رحمة وأوسطه مغفرة وآخره عتق من النار. ئێمە ئێستا لە ئازادبوونین لە مەرحەلەکانی ئازادبوونین لە ئاگری دۆزەخ. لەم شەوە پیرۆزانە زۆرترین پەرستش ئەنجام بدەن و یەکێک لەو پەرستشە گرنگانەی کە پێویستە لەم شەوانەدا ئەنجام بدرێ بریتیە لە دوعاکردن. زۆرترین دوعا بکەن. خوای پەروەردگار بەندەیەکی پێخۆشە بە معنای پەڵبگرتن پەڵب بگرێ لە دەرگاکەی، بە معنای داوا و ڕجا داوای لێ بکە، بە معنای ئەوەی بە ئەڵڵا تەعالا بفەرمێ بە ئەدەبی خۆی پێی بڵێ خودایە ئەبێ دوعاکەم قبول بکەی، خودایە من هەر تۆشک ئەبم چونکە فەرمانی خۆتە وعدی تۆیە کە فەرمووت ئودعونی ئەستەجیب لەکم. ئەگەر تۆ لە من خۆش نەبی چێ لێم خۆش بێ، ئەگەر تۆ لە من ڕازی نەبی چێ لێم ڕازی بێ. ئەگەر کۆمەڵک ئەگەر هەیە و یەکێک لەو خاصیەت و تایبەتمەندیە گرنگانە بەڕاستی وەک چۆن پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم فەرموویەتی رضا الله في رضا الوالدين وسخطه في سخطهما. خوا کاتێک لە تۆ ڕازیە کە تۆ دایک و باوکت لێ ڕازی بن ئەو کاتە خوای پەروەردگار لێ ڕازیە و کاتێک لێت تووڕێ ئەگەر دایک و باوکت لێ تووڕە بن. و یەکێک لەو وانانەی کە مانگی ڕەمەزان فێرمانەکە کە سیلەی ڕەحمە بەجێگیانی سیلەی ڕەحمە باشبوونە لەگەڵ دایک و باوک و برا و خوشک و کەس و کار و هەتا خوارەوە تا دەرو دراوسێ و ئەوانەی کە حەقیان بەسەرتەوە هەیە. ئەم شەوە پیرۆزانە لە یاد مەکەن شەوانێکی زۆر زۆر گرنگن و مێدەوارم ئینشاءالله خوای تەعالا عیبادەتان قبول بکە. هەروەکو کاک دانیار فەرمووی ئەم شەو لەگەڵ دوو میوانی ئەزیز و خۆشەویستی ڕۆژهەڵاتی کوردستان کە لە شاری سنەی خۆشەویستەوە تەشریفیان هێناوە لە ماوەکانی ڕابردوو لە بەرنامە ناوازەکەی سەدای زێڕین میوانمان بوون، بەڵام لێرەوە پێمان خۆش بوو جارێکی تر بانگهێشتیان بکەینەوە
بۆ نێو بەرنامە ناوازەکەی سیگەوهەری مانگی پیرۆزی ڕەمەزان کە بە درێژایی هەرسی شەوەکەی ئەم مانگە پیرۆزە لە خزمەتیەوەی ئەزیز و خۆشەویست بووین بە کۆمەڵک بڕگە و بابەتی هەمەجۆر و جیاواز. ئەم شەویش تایبەتمان کردووە بە شەوانی قەدر لێرەدا لەگەڵ هەر یەک لە مامۆستای قورئان خوێن و سرودبێژ مامۆستا فەریدونی ڕەشیدی زۆر بەخێر بن مامۆستا لەگەڵ مامۆستای قورئان خوێن و سرودبێژ مامۆستا فواد مەولودی مامۆستا فەریدون بە ئەسڵ خەڵکی سەقزە بەڵام ئیتر لە شاری سنە ئەژی ئێستا مامۆستا فوادیش بە ئەسڵ خەڵکی شاری سنەیە هەر بۆ معلوماتت هەورامی ژەزانەیە توانی بە هەورامیش قسەی لەگەڵ کەیت چکە دایکی بەڕێزیان هەورامیە خوا سەلامەتیان کە ڕەحمە بۆی چوویەک سەر ئاوەنیە من هەر لە ڕێگا هەنێک کەلیماتم وتم ملوپەی پەیامی و ئەمانە وتم ئانە ملوپەی پەیامەتی ئانەکەی ناوێت جارێ لە ڕێگەەوە ئانە لابەرە و هەر بڵە ملوپەی پەیامی و خێر بێن سپاس دەکەم کاک دانیار ئینشاڵڵا میوانی ئێمە میوانی ڕۆحسووکی ئێوەشن لە شاشە ڕەنگینەکەی کەناڵی پەیامەوە ئەم ماوەیی کە بەدەستمانەوە بینەر و بیسەرمان بن بە بڕگەی بابەتی جیاواز دێنە خزمەت پێمان باشە کاک دەبێتەوە ئێرە نزیکمان بێت ئینشاڵڵا مامۆستا فواد تەشریف بێنەرەوە ئێرە بەڵێ بەڕێزان لە ڕاستیدا وەکو ئاماژەمان پێکرد ئەم مانگە بانگێکی زۆر گرنگە و تایبەتمەندی زۆر جیاوازی هەیە دەربارەی ئەم شەوە پیرۆزانە قورئانی پیرۆز باسی لێوە کردووە کە شەوانی قەدرە إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر إتر ليادي مكان أم قرآني بيروزا خواهي پروردگار لم شوانا نازلی کردو هنایوتی خواروا إن شاء الله هر خوشي أي بارزي هتا روجي دعي إن شاء الله كاك فريدون كاك فؤاد يخوا بخير بن سر شاما دورتان كشين يخوا بخير بن دەگەبین لای بەڕێستان کاک فەریدون پێمان خۆشە زیاتر بینەران ئاشنا بنەوە بەڕێستان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على اللهم صل رسول الله صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن والاه أما بعد منيش بنوبي خوم الصلاة ريزم هيبو ئێوەی خۆشەویست هەموو کاک محمودی بەڕێز ئەم جەنابەت کاک دانیار وەروەها سڵاو و ڕێزیشم هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی ئەم بەرنامەی سیگەوهەر زۆر خۆم بە بەختەوە دەزانم کە ئەم شەو لەم بەرنامە ئامادە بووم و منتان بەسەر کردوتەوە و زۆر سپاسانەکەم وەکو بڵین ئەوڵی بەرنامەکە لە خزمەتان عەرزکەم من ناوم فەریدونە و بە شۆرەت ڕەشیدیم خەڵکی شاری سەقزم هەروە کاک محمود فەرمووی لە شاری سنە ئێستا دانیشم 40 ساڵ تەمەنمە و زیاتر لە 20 ساڵ لە خزمەتی قورئانی پیرۆزا بووم و مدارەسەی قورئانم کردووە و لە مزگەوتەکان و موسساتی قورئانی و الحەمدولله خۆم بە بەختەوە دەزانم کە ئەم ماوەیە توانیمە حرەکەتێ دەست پێکەم کارێ دەست پێکەم کە واقعان لێ پەشیمان نیم و ئێستاشەر پێی خۆشحاڵم کە لەو مەسیرە ڕۆیشتوم و خۆی گەورە تەوفیقیام و توانیمە لە خزمەتی کەلامەکەیە بم ئیتر ئێستاشەر لە خزمەتانام و هەر ئەمرێ بێ بەندە لە خزمەتانە کاک فواد تۆش بەخێر بێ یاخوا سڵام عەرز دەکەم لە خزمەت تۆ بینەران و بیسەرانی ئەم بەرنامە و مەخسووسەن بینەرانی شەبەکەی پەیام لە خزمەت جەنابیشتانە کاک محمود کاک دانیار منیش فرە خۆشحاڵم شەوە بە خزمەتان گەیشتم منیش ناوم فوادە و بە شۆرەت مەولودیم 30 ساڵ تەمەنمە و نزیکی 20 ساڵە تقریبا لەم ڕێگایە خەریکی فعالیەتم ما شاء الله إن شاء الله خوا لێمانی قبول بکات و نهایەتی غایەت و ئەمالمانەوەیە خوا لێمانی قبول بکات بارك الله فيك بخير بێن وفقك الله بس مامۆستا تو عادەتەن تۆزە بەجوڵە و بە حەماسی لە وەکتر بووە هەستەکەین خۆتانە تەعاروفەکەی شەرمەکەی جارێ ڕوون باز نەبووە باک فکر باز نەبووە إن شاء الله مامۆستا فەریدون وەک کاک محمودی لە پێشێکی ئاماژەی پێکرم شەوانە شەوانی گەورن شەوانی پڕبەرەکەت و خێرن جا مەفروزە موسڵمانان زیاتر و زۆرترین کاتیان بۆ عیبادەت و پەرستش ئەنجام بدەن مۆسەفاتێ ئەمڕۆ
چەند نمونەیەکی یعنی جوانی هێنایە لە بەرنامەکەی ئێوارەیە ئاماژی بۆ کرد کە پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم لە دەشەی کۆتاییە لەگەڵ خێزان و لەگەڵ کە ئەمایەوە دواتر کە ئیفتارێک کرد و ڕۆژوێشکان زۆر بە خێرایی خورمایە خوارد و یەکسەر ڕێی با کات نەڕوە خەریکی عیبادەت و پەرستش بوو یعنی ئێش کەمترین کاتی لێ بڕوە تەنها ئەو دەشەوەی تەرخان کرد بۆ عیبادەت و پەرستش لە کاتێکدا پێغەمبەری خوای گەورەیان پێغەمبەری خاتەم بووە بەشارەتی بەهەشتی پێدراوە و وانە بەڵێ ئەبێت ئەم ئومەتە چۆن ئەم شەوانەوە ڕێزی ئەم شەوان و قەدری ئەم شەوانە بزانێت خۆشەویستم پێش هەموو شێک حەزەکەم بەر لەوە کە جوابی ئەو پرسیارە بمەوە بڵێ پێم خۆشە ئەمە بڵێم هەروکە خۆی گەورە سوورەتێکی لە قورئانی پیرۆز بەناوی قەدر دابەزاندووە نیشان لەوادا کە ئەو شەوە چەندە مبارەک و چەندە پڕپیت و بەرەکەتە دەرفەت و فرسەتێکی بەتاوە معنایە هەر ئەو جۆری کە جەنابە فەرموودەن وقتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو هەموو تێکۆشان و حەولی داوە بۆ کە شەوانە زیندوو کاتەوە و ڕایگرێت خۆ دیارە ئەبێ ئێمە زیاتر حەول بدەین بێگومان و قەدری بزانین ئەرزش و اعتبارێکی زیاتری بۆ قائل بین و ئەوەی کە ئیمانی بێت بە تاوە وجود و تاوە معنا و ئیمان لە دڵی دابەزی بێت پێم وایە ئەبێ ئەو هەستە خۆشەتیایە دەست پیا بکات کە ئەم شەوانە حرمەت و جیاوازیەکی زیاتری بۆ قائل بێت و هەروە سادە و ساکار لە کناریان ڕەت نەبێت و شەوی ئەوەیە کە ئینسان خۆی بناسێت شوێک کە ئەرزش و قەدری خۆ دەتوانیت یا بدۆزیتەوە و ئەتوانیت جەهەتی ژیانت بگۆڕیت مەسیری ژیانت عەوەزکەیت ئێمە بەداخەوە زۆر جار لە شەوانی قەدر پێمان وایە فقط نەخەوین تەواوە بڕۆین لە گۆشەی لە مزگەوت یا لە ماڵەکەمانە هەستین ئیتر ئەمە کۆتایی ماجرایە و بەس من وا بیر ناکەمەوە حقیقەتەن وەکو کەسێک کە الحەمدولله مدەتە لە خزمەتی کەلامی خۆیان بووم قورئان ئەو مەسیرەی قبول نییە کە من فقط لە مانگی ڕەمەزانە بێم حرەکەتێک دەست پێکەم دوای ڕەمەزان حرەکەتەکە بە کۆتایی بگات و ویاڵی بکەم زمانێک شەوی قەدر معنا پەیاکە بۆ منێکی نوعی و یا بۆ هەر کەسێک و بۆ هەر ئینسانێک کە لەو شەوەیە ئەو هەدەفە گەورەیە تعقیب بکات کە بۆچی لەم مانگەیە من ئەو عیبادەتم ئەنجامدا ڕۆژوم گرت نوێژی تەراویح چووم جەماعەتەکانم زیاتر حوزورم بوو لە مزگەوتە زۆرتر دەوری قورئانم کردەوە لە خزمەتی کەلامی خۆیان بووم ئەمانە بۆچی بوو بۆ ئەوەی کە جەهەتی فکری من بگۆڕێت ئەگەر هەڵە و لەغزش و تاوانێکم بوو بێت بتوانم لە ئیدامی مەسیرە قەدری باقی ژیانم بزانم من ئاوم پێشەوی قەدرە ئەگەر ئەوەی بەدواوە نەبێت و قەدری خۆم نەزانم لە کۆتاییە پێم وایە ناڵم خاڵی لە لوتفە و خاڵی لە عیبادەت خوای گەورە ناینووسێت خوای گەورە فەرمێت هەر کەسێ بە ئەندازەی مسقالە زەڕێ کاری خێرکە ئەیبینێتەوە و بەعکسیشەوە کاری شەڕکە ئەیبینێتەوە پس نەتیجە ئەگرین بەڕاستی ئەبێ قەدری ئەم شەوانە وا بزانین کە من لە کۆتایی ڕەمەزانیشە هەرو کەسەبم ئەو ئیمانم بەهێز کەم چونکە یەک مانگ من دەورم بینیوە دەورێکی بەقووەت شەوانێکی قەدر بەخەبەر بووم بیرم کردوەوە لەم مانگەیە چیم کردووە و قەرارە دوای ڕەمەزان من چی بکەم من زۆر کەسم بینی ئەم جملاڵێم و ئیتر لێرە قسەکەم فعلان ڕاگرم ئینشاڵڵا بۆ دوای بەحسەکەمان زۆر کەسم بینیوە لە مانگی ڕەمەزانە زۆر بەپەرۆژ بوون زۆر بەگڕ و بەگوڕ بوون لە مزگەوتە لە تەراویحە لە سەدەقۆی ئینفاقا وا زۆر شیکە بەڵام بەداخەوە هەر کە ڕۆژی جێژن دێت و جێژن ئەکرێ سار دەبێتەوە هەر ئەو ڕۆژە نوێژی بەیانەکەی چووە هەر ئەو ڕۆژە سار دەبێتەوە سبحان الله بارهای بار بۆ خۆشم پێش هاتووە لە دوای ڕەمەزان ساردیە ڕومانتیەکاتەوە ئینسان دوعا بکە بڵێ اللهم لا تجعلني من عباد رمضان دقیقاً من نەکەی خودی خۆمان ڕەمەزان پەرست بەڵێ ڕەمەزان پەرست ئەمە مهمە کە من دوای ڕەمەزانیش ئەو دەرک و بینشم بەدەست هێنابێ کە بڵێ من لەو مانگەیە چیم کرد چ تاهودێکمدا چ بەڵێنێکمدا بەخواکەم و قەرارە چی بکەم ئەمە زۆر مهمە پێم وایە ئەوەیە شەوی قەدر دروستە خۆ ئەو شتەکە خوای گەورە ئەفەرمێت بدون شەک دروستە بەڵام ئەبێ مەسیری منیش بگۆڕێت ئەو شەوی قەدرە من خۆم پەیاکەم ئەگەر تا ئێستا هەڵەم کردووە مەسیرەکەت چەوت و غەڵەت بووە بیدۆزمەوە حرەکەتەکەم دروستکەمەوە بۆ ئەڵەن قەدر بارك الله ماوە سەفواد
ئەوەنەی من ئاگام لێبێ لە شاری سنە خەریکی ختمن خەریکی دەرس و دەوری قورئانن ئێمە بێ لە مزگەوتی جامیعە ئەسران بڵێ دانیشن کۆ بنەوە چالاکیەکتان هەیە گەر باسی چی لێوە بکەیت چۆنە ئەو چالاکی والله چالاکیە لە زمانی زۆر پێشەوە هەر هەیە هەر بووە لە سنەوە ئەوەڵ جار ختمی قورئان ینی ئەوەی کە خەڵکی داوەت دەکرێن بە عام باش و سێ نەفەر چوار نەفەر قاری مرەتل دانیشێت و یەک جوزئی قورئان ئەخوێنێت ئەمە لە تقریبا بۆ ئەگەڕێتەوە 20 ساڵی پێش لە مزگەوتی جامعە دانیشتن بە عمومی بعدن ئیتر ئەم شتە لە تەواوی ئێرانە هینی گرت پەرەی پێدرا و هاوردیان شاشێشیان هێنا سەری یعنی ئێستا هەر ئەو جلسەی ختمی قورئانە بەرقەرارە و لە شەبەکەی سنە وەک تەواوی شەوەکان ئێران بۆ هەر بە جیاوازی هەر پارێزگای بۆ خۆی هەیەتی باش ئەکرێ نمونەیەکمان پێشەشکەی لەو شێوازی خوێندنە چۆن ئەی خوێنن ئێوە چۆن دانیشن ینی ختمەکە چۆن ئەکرێ ختمەکە با مامۆسافەریدون ئەگەر ئەزێت کێشە چکاویشی تایەوە بزانم بەڵێ ڕۆژەکە شێوازی ختمەکەمان چەند ئاەتێکمان بۆ بخێنە چۆن چۆنی خوێنن ینی بەڵێ تەرتیلە ئەو تەرتیلە چۆن چۆنیە من ئاماژە بم دەستی خۆش بێ کاکفوات ئیشارەی بەو مەطلبە کرد حقیقەتەن لەو پێش لێرانە بایەخێکی زۆر درا بە تحقیق و قەرائەتی قورئان جوانە ئەمە بالجد دەڵم ینی واقعان ئەمە بێ هیچ غەرەز و مەرەزێک باش تەرتیل زۆر موردی بێتەوەجوهی قراری گرتەوە بەرەبەرە سێگیان کردنا خەڵق حەزیان زۆر لە تەرتیلە یا بە ئیسلاحی خۆمان من ئەڵم تەدویر جوانە چونکە من پێم وایە وشەی وەڕەتیل القورئانە تەرتیلە بۆ خۆی مەبنایەکە لە قورئانە باش لەو هەمووی ئەم لە قوپۆپانە لەو جیابنەوە خب وردەوردە زانیان خەڵق حەزیان لێتی دانیشن لە مزگەوتە کۆبنەوە و حەزەکەن کەلامی خوا ببیست کەسانێک کە شارەزا بوون توانە بوون دانیشتن بەشکڵی ڕاستەوخۆ ئەیان خوێند مخاتبیش و مستەمعیش دانیش گوێی لێگرتن باش لە مزگەوت جامعەی سنەیشە الحەمدولillah ماوەی 11 ساڵە ئەم حرەکەتە لە شاشەی ئوستانی پارێزگای سنە کورسانەوە بڵاو بێتەوە چوار نەفەر دانیشین جزئەکە دابەشەکرێت نەفەری 2 سەفحە خوێنین وەرەقێک دەورەیەتەوە دوبارە وەرەقێکی تر ئەڕۆینەوە لە کۆتاییشە نەفەری سەفحەیەکە خوێنین 20 سەفحەکە تەواو بێ بە قورئانی عوسمان تاها زۆر تەرتیلێکی سادە و ساکەر من نەتوانم فقط ینی یەک ختمەکرێت لە دانیشتنەکە هەر ڕۆژ یەک جوز ئەخوێنین هەر ڕۆژی یەک جوزە تا کۆتایی ڕەمەزان ئینشەڵڵا کولی قورئان خوێنێت خەڵقێکی زۆریش دانیشن الحەمدولillah مخاتبی زۆر جیاوازی ئەبێت لەوەی کە ختمێک بەتەنیا بیکەی ئەو جیاوازیت چی مەسەن ئەوە کۆ ببیتەوە چێژێکی تایبەتی ڕۆحی هەیە وەڵام من پێم وایە ئینسان دەرفەتی هەیە لە ڕەمەزانە خۆشی بۆ خۆی لە گۆشەیەک لە ماڵەکەی خۆی دانیشی قورئان بخوێنێت من لایەنش قبوڵەکەم زۆر کەس لە مقابلی ئەم شتەیە وێستاون ئەڵێن کاکە نا ئەو بە ختمی حساب ناکرێت و فڵانەمانە ئەمما من پێم وایە ئەو دەستە جەمعی دانیشتنە بەرەکەتێکی هەیە يد الله مع الجماعة پێم وایە هەر زۆر لێوە ئێمە لە ئاخریش دوعاکەین هەموو ڕۆژێ یەکێ لە کوڕەکان زەحمەتێکیشی دوعای کۆتاییش ئەکات من پێم وایە لەو جەمعە ئەو کەسانێک کە بینەری بەرنامەکەن دوعای کەسێکیش قبول بێت لە لای خۆی گەورە من پێم وایە کاری خۆی کردووە بارك الله ئەچینە لای قورئان خوێندنەکە ئینشاءڵڵا نمونەیەکمان پێشەش کە بزانین چۆنە ئەو ختمە ئەکرێ ئەمە ئاماژە بە شتێک بکەم ماشاء الله تبارك الرحمن لە ئێستایا بارانێکی زۆر خۆش ئەبارێ بەرەکەتێک ڕووی لە ناوچەکە و منتیقەکە کردووە الحەمدولله ئەڵێن اللهم اسقنا الغيث ولا تجعلنا من القانطين اللهم صيبا نافعا إن شاء الله خوای جان بیکەی بەمای خێر و بەرەکەت ئەم بارانە بۆ فەلاح و بۆ مزارع و بۆ خۆمان و بۆ نەخۆشیەکانمان و بۆ هەموو ئەو دەردانەی کە پێات تێپەڕین ئەم بارانە بێت بە بارانی ڕەحمەت بۆمان إن شاء الله کە ئێستا من جۆم لەو خوڕێ ئاوەیە ماشاءالله بەرەکەتی کاریگەرێکی زۆر باشەیە بۆ فەلاحەت و پێ قەدەمتان بەخێر ئێوە بارانەکەشتان هێنا لەگەڵ خۆتانە بەخێر انشاءالله خوای گەورە فەرموو مامۆستا فەریدون بەسەر چاو مایکەکە لێ مەسەر أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر
ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر. ترتيلێکی زۆر سادە هەموو کوڕەکان بتەرکەسێک ئەخوێنێت و زۆر بەخۆشی بە جوانی لە سەعاتێکە یەک جوز قورئان ئەخوێنی. فریدون کاک محمود من پێشووتر کە ختمی قورئانمان کرد ینی بەبێ تەفسیر ئەم کرد ئەسمە کرد هیچ ینی زۆر چێژێکی ئەوەی نەبوو بەڵام دوای ئەوەی کە بڕیارەمە بە تەفسیرەوە واتە قورئانەکەش بخوێن و تەفسیرێکی کوردیش نەمتوانی تر وازی لێ بێن مەبەستم وەیە زۆ بە چێشترە کاتێک کە لی تێبگەی هەر حەزەکەی تەواو نەبێ ینی بەڕاستی بێزار نابێت. یەک شت لە خزمەتە عەرز کەم مەرحوم کاک ناسری سوبحانی خەڵی خۆش بێ یا ڕەبی عليه الرحمة فەرمایشی جوانی هەیە. ئەڵبەتە من ئەو فەرمایشەی ئەو لە ئاسێکی بەرزە سەیریەکەم بۆ جامعەیەکی زۆر لە سەطحێکی باڵایە. ئەفەرمێت دەورکردنەوەی قورئان و ئەو جۆرێکی ئێسێمە قورئانە خوێنینەوە بۆ عەوام الناسە، بەڵام خەواس دائەنیشن بە تێبینی و دقت و تدبر لە ئاەتەکانە ئەوان ئەوە قورئانە خوێندنەوە. قطعا قرآن هاتوبو تدبر أفلا يتدبرون القرآن إن في ذلك لآيات لأولي الألباب أفلا تتفكرون أفلا تعقلون أمهم آياتنا للقرآن في روزة أما جبوا أدنك بير كان ولم آياتنا جوانا بلام أكري إما من هيج كاتك مخالف أو يجنين إنا أنزلناه قرآنا عربيا لعلكم تعقلون أوجهر بشكل بەڵام هەڵەتە مامۆستاتاوە پێشی خەڵق نەگرین بە ئەوان شێر لەو بەهرەی بێگومان بەڵام کاتێک کە لی تێبگەی ئەو چێژی زیاترە ئەو بیرکردنەوەی کە خۆی باڵادەست ئەڵێ بیر بکەنەوە کاتێک هاتیانی ئەو کاتە بیری لێکەی تۆ وەستی لەسەر ئاەتەکە بیرەکەی تۆ کاتێک کە لی تێگەی بەس کاتێک کە لی تێ نەگەی هەر تێپەڕێکی بەڕاستی کاک دانیێر یەک نوکتە لە خزمەت جەنابتە عەرز کەم یەک مەطلبی زۆر مهم ئیشارە بە مەطلبێک کرد منە خستە ناو قۆناغێکی تر لە بیرکردنەوەکەم باوەڕە ببێت بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆکە لە مقابلی قورئانە ڕائوەسێت و لە مقابلی قسە ئەکات و پێی قبوڵ ناکرێت هەر ئەوەیە کێشەکە ئەوەیە لەو بەرنامە تێناگە لەو کەلامە تێناگە چونکە لێشی تێناگە نازانێت چۆن لەگەڵ ئێرتباط بەرقەرار بکات بەڵام کە تۆ تێگەیشتیت لە مەتنەکە لە ئەو نرخی ئەو مەتاڵبانە ئەو کات ڕاتێکێشی بە تەرەفی خۆی زۆربەی و کەسانە من دقەتم داوە کە بەرزدی قورئانە وێسن خوای زانی لەگەڵ قورئانە زۆر تێکەڵ نەبوون و نەیش بوون و لە گوزەشتە و لە ئایندەشە نایشیکەن زۆر سەیرە یعنی ئەمە واقعیتێکی قبوڵی هەومان ئەگەر معناکە بزانین لەگەڵ خالقەکەمانە پەیوەندیمان گرت و زانیمان ئەم بەرنامەی چۆن نردووە و مەبەستی چی بووە قەتعەن زۆرتر چێژی لێ بێت و زۆرتر لە ڕێگای ژیانمان ناتوانین بەهرەی مامۆستا فواد ئەوم ببوورە من تەداخلەکەم نادێت پێشکەشکاریت لەگەڵمانێک مامۆستا فواد شتێکمان بۆ بڵێ کە سوزانم چیتان حازرە پەیوەست بێ بە ئەم شەوە پیرۆزە ئیلاهیاتێک مناجاتێک فەرگون جناب تەسبیح گرۆزانی چی وڵا من بە جەناب دەڵێم فەرگون لە من گەورەترەوە حەقی باشە دەی ئەخ کاک فەریدون ماندوو بوو لەو کاتەوە هەر شتی خوێند و قسەی کرد و زابزانی چیتان ئامادە عەرز بێ لە خزمەتت وەڵی من چەند ڕۆژ لەوە پێش ئەلحەمدولیلا شیعرێکم دەستکەوت بەناو شاعرەکەی بەناو کاکاوەی داشبەندی بەڵێ حقیقەت نازانم خەڵقی کوێشە وەڵە بەڵام وا دەرەکەی خەڵقی لێ بۆکان وشتە بێت داشبەند زاهرن منتەقەیەکە لە بۆکان باش لە ڕۆژهەڵات ئەم شیعرە بۆ ڕەمەزان وتویەتی وەکو مناجاتێک لەگەڵ کاک فوادە بیت بە بیت فەرموون ئەڕۆنە پێش و ئینشاءڵڵا پێشکەشتانەکەین و حەجێک کاک فواد ئینشاءڵڵا دەست پێ کات و منیش یارمەتی مایکەکە ئەرە وەڵا ئەو ستاندەش خراپ نییە ئەگەر ستاندێک هەبێ بۆ وەرەقەکە بيانا مامۆستا بيانا بيانا ئاسانترە بيانا هاي بيني
جوانتری شەخەی زۆر باش کاک سالارە شتانە شەرمی نایە طبیعی بەنامەوە زیندوو حەیوی نایە بوو ناوێرم و بەڵام شعرێکی زۆر دڵتەزێنە ئینشاءالله ئینشاءالله بیسەران و بینەران داوەتەکەم بە تێفکرین لەسەر شعرەکەنێک فقط دەردەنگی ئێمە واقعا متنی شعرەکە زۆر بەنرخە زۆر باش زۆر فەرمان نسیم مژدەی دەدا ئەمڕۆ کە بۆنی گوڵعزاران دێ پەیامی خۆشی ئازادی لە پێدەستوونی ساران دێ لە دەرگای ڕەحمەتی یەزدان بەرەو ماڵی ئەوینداران عەفو و ڕەحمەت لە هەر لایەک بەسەرما ڕێژ نەباران دێ لەسەر دڵا دەدەم تۆز و غوباری مەعسیەت تاکو نسیمی خۆشی ڕزگاری بەرەو مەڵبەندیاران دێ لەسەر سفرەی کەریمانەی ڕەئوف و پادشای عالەم لەسەر سفرەی کەریمانەی ڕەئوف و پادشای عالەم عتا و ڕەحم و بەزە و ئینساف بەرەو ماڵی هەژاران دێ بەرەو ماڵی هەژاران دێ کە هەنگاوێک بەرەو دەرگای بڕۆم بێشک دەزانم ئەو بەرەو ماڵی هەژارانم نە هەنگاوێک هەزاران دێ لە شەوگاوری تەم و تارە دەبارێ نوری بێواتە گڕوتینی هەتاوی ژین لە نێو مانگ و هەساران دێ گڕوتینی هەتاوی ژین لە نێو مانگ و هەساران دێ بە
پێشوازی دەڕۆم سەر دەکەم قوربان ڕێگاکەی بە پێشوازی دەڕۆم سەر دەکەم قوربان ڕێگاکەی گوڵەفشانی دەکەم ڕێگای گوڵەفشانی دەکەم ڕێگای کە بووکی نەوبەهاران دێ دژان پێبەندی زنجیر و دژان پێبەندی زنجیر و هەموو غەرقی غەم و دەردن دەڵێن ڕۆژی ڕەهایی بۆ هەژار و دەردەداران دێ چراخانی دەکەم شار و شەقام و کوچە و کوڵان کە بانگی خۆشی ڕزگاری کە بانگی خۆشی ڕزگاری لە مزگەوت و مەناران دێ لە مزگەوت و مەناران دێ بەدڵ سوژدەی پەشیمانی لە دەرگای ڕەحمەتی دادە کە کاوە مانگی بەخشینی کە کاوە مانگی بەخشینی تەواوی تۆ بەکاران دێ ئازیز ماشاءالله دەنگتان نەڕزێ ڕۆحی و دڵودەڕی کێباتش جێگەیەکی پڕ ئەمەتان لێوارە و بە من نەوتە بوو ئاماسەخۆ سوپرایز بوو سپرایز بوو بەڵێ بڵێ. ئافە شتێکی زۆر جوان بوو لە سیارەکە باسێکتان کرد بەس نەمزانیەوە خۆشە بەڵێ عەرزم کرد سوپرایز بوو یاخوا دەشتان ساک بۆ بەخێر بێن زۆر سپاس مامۆستا جەنابیش دێمە سوپرایز کە بخوێنە بۆمە بینەران بخۆن لە حزوریەوەنا واو استغفر الله جنابت خود استادی مامۆستای فارسەڵە نەمیشێ من نەخۆش میشه شما بخون میشه باشە ئینشاءالله ئینشاءالله مامۆستا فەریدون لە خزمەت یەکێک لەو عیبادەتانەی کە زیاتر لەم شەوانەدا زۆرێک لە ئیمانداران و موسڵمانان ئەنجامی ئەدەن عیبادەتی تەنهاییە خەڵوەتە ئەمە چه کاریگەریەکی بێ لەسەر دڵ و دەروون لەسەر ئەوەی کە زیاتر نزیکی تۆ لە خۆی باڵا دەست لەبەرەوەی کە بە تەنیا زیاتر فکری زیاتر بیرەکەیتەوە لە گەورەی لە دەسەڵاتی خۆی باڵا دەست زۆرێک لە موسڵمانان هەن ئێستا پێم وایە بێتەر ئەم چەند ڕۆژە لە ئەکتیکافانێر نایەنە دەرەوە و ئەمە چه کاریگەریەکیە بێت پرسیارێکی زۆر تەخەسوسیە یعنی خەڵکی ئێمە زۆرتر عادەتمان گرتووە بەوەی کە مزگەوتانی لە مزگەوتە ببین و تۆزێک جەوی مزگەوت و جەماوەرەکە ئێمە ڕاکێشێ بە تەرەفی خۆی کە بێدار بین و زۆر جار لە ئەسڵی ئەو شتەکە لە بەشی ئەوڵی قسەکانیشم لە خزمەتانە عەرزم کرد غافڵ بووین ئەوش تێفکرینە تەفەکر من عەسڵی اعتقادم لەسەرەوە دامەرزاوە هەر شتێ بە تەفەکر نەبێت
دەوام و ماندگاری نییە. ئەگە تۆ بیر نەکەیتەوە لەسەر کارێک مەسەلەن من قەرار بێت نوێژ بکەم وا فەرزکە ئەگەر بە تەفەکر و تەعەموق نەوێت دەوام نایەنێت ڕاستە دەوام نایەنێت و دوای ماوەیەک لەوانەیە نوێژیش بکەم بەڵام چونکی تەفەکورێکی لە پشتانە بووە نازانم بۆچی قەتع بێت و لاچێت. پێم وایە شەوانی قەدر شەوانی زۆرتە تەفەکر و بیرکاریە. یعنی من دانیشم بیر کەمەوە چیم کردووە چونکە واقعان یەکێک لە ئەهدافی ئەسلی شەوانی قەدریش تۆبە و گەڕانە هۆیە. کاکە من چیم کرد لە یا زەمانی ڕابردوو چ گوناهانێک مرتکب بوو چ خەتا و معسیەت هەیە کە نەم کرد لەوانەیە لە مەجلیسی عامە ئەم بیرکردنەوەی نەبێ بەس لە تەنیایە بۆ جێ پێم وایە بەشێکە بێ هەر ئێمە ڕاگوێزین بۆ ئەو بەشە کە دانیشم بیرکەینەوە. من ساڵی ڕابردوو ئەم خەتانەم کرد قەول بێخوای ژیان هەروە کە ئەم ساڵ تێپەڕی و عیبەکانی منت داپۆشی و سترت کرد خوای ژیان قەولێم کە ساڵی داهاتوون کە لە پێشە بڕیارت پێ بم چاکتر بڕۆم. ئەمێ بە نەزەی من هەر بۆیە شەوانی قەدر هەر بۆیە من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. كواتا زۆر پەیوەندی و پەیوەستە بە پەیوەندی هەیە و پەیوەستە بە بۆ خەڵکەی کە لە ڕەمەزانە بڕیارەدا ها خۆت لە خۆتەوە لا شعوری شتێکت بۆ دروستە بێڵێ خۆیان من لێم خۆش بە ساڵی ئایندە مەسەلەن ئەو گوناهانەی کردومە تەوبە بێ بۆ ئایندە من نیکەم بۆ هەرخوای گەورە پێشوەخت یەکسەر بەشارەتی ئەوە داتێک کە غفر له ما تقدم من ذنبه لە چەند شوێنێک بە جیاواز باسی ئەوە کە غفر له ما تأخر من ذنبه وما تقدم وما تأخر من ذنبه مثلا لە کۆمەڵێشن باسی ئەوەی کردووە. جا بەڕاستی ئەوەش فەڕ و فەزلێکە کە خوای گەورە قورآانی پیرۆزیش کاک محمود خۆت ماشەڵڵا ئوستادیت وشارەزای لە سوورەی ئالی عیمرانە بەشی کۆتایی سوورەکە بە تەواویەتی ئێمە ڕاکێشێ بە سەمتی تەفەکر. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. أو كاتكتب بيرد كردوات هذا توحيد الربوبية بودروس سبت أزاني كأم ماجريات شيء وقت بير العاسمان كانوا العرزة كيتوا تازا أزاني بير كيتوا لسلوك خاونيكي هي ده صلاة دارك هو ماني بيك هنا ودروسي كان عمر عزيز صلى الله عليه وسلم أم جورا بير كنوني كلا عبادة زور جورا كان يعني تو هاوشاني وي كمثلا روجو نيجو كمال عبادتي دي تو بس بير كرولا جوري ده صلاتي خوي بالله ده يعني من بناء برامبر كيف كم يعني توان برامبر كيف كم لكاتك هیچنا ئەو هەموو نیعمەتی پێیان لە شەکی ساخی پێیان ینی ئەم زۆرە بیرکردنەوەانە بەڕای من یەکێک لە گەورەترین عیبادەتەکان وەک پێغەمبەری هەر زۆر جوانە فەرموو ئەگەر سەرنجی هەمووان الحەمدولله بیسومانە ئەم مەطلبە وەڵام بیڵێنەوە هەر چاکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەر لەوە کە بێوە پێغەمبەریش هەموو ساڵ لە کاتی ڕەمەزانە ئەچوو بۆ ئەشکەوتەکەی حیرا بیریەکردەوە لەوێ داهێنیش بیریەکردەوە خۆ نێزانین نوێژ شۆنەوە عیبادەت بە ئابۆ شقڵە ئێشا دانەبەزی بووی بەڵام دانیش بیرێ کردەوە لە ئەم مەخلوقاتانە ئەمانە بۆچی واکەن. پێم وایە ئامادەسازیهای فکری و زێنی بۆ مهیا بوو کە زمانی بووە پێغەمبەر زۆر بە ئاسانی ڕایپەڕاند زۆر بە ئاسانی چووە پێشەوە و ئیمانی ئەوە محکەم بوو هیچ شتێ نەیتوانی ئەو بەڕێزە لە مەسیری خۆی لا بێت. کاک محمود بەرهەمێکی دیکە گوێمانە نەبێت بەس تۆش بەشداری وەڵاهی من پێم باشە مایکەکانتان حازر کەن مامۆستا هەر یەکە و سوورەتێکی قەدرە خوێنین ئێوە ئەڵێن مامۆستا فواد نەفەسی زۆر درێژە ماشەڵڵا نەفەسی باشی هەیە ئەڵێن لە چرسانێ بەرەوسەرەوە ئەڕوا شایەتی مامۆستا فەریدم بەس کاک محمود وا جوانترە یەکێکتان بە تەرتیلێک ینی من بە عێراقی خوێنم و ئەو دوو پیاوە بەڕێزەش بە شێوازی میسری خوێنم ئینشاڵڵا بە میسری خوێنین و کاک محمودیش ئینشاءڵڵا بە عێراقی ئینشاءڵڵا تعالی من دەست پێ بکە بەڵێ جناب دەست پێ بکە باش ئینشاءڵڵا بەشی خۆمان هەندووێتر جناب دەست پێ بکە باکەمین مایکێکمان بێنێ بۆ کاک محمودیش وڵا پێم وا بێ مایکەکانی خۆشم خراپ نەبن ئەخۆر ئەبێ دەوە بکات تەواوە
پێما بێڵە مایکانی خۆشت باشن دە زۆر چاک وایان پێنەوەتی لێ گوێتە وڵای ئەمە لەوانە بیاتەوە بم کەبەرەکە خوا دەبێت ماوس أبو قربان أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر فرما مصطفى أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر بسم الله الرحمن الرحيم بسم الله الرحمن الرحيم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام
سلام هي حتى مطلع الفجر. إن شاء الله أحسنت. طيب الله أنفاسكم. دەستان خۆش بێ دەرتان ڕزێ ئینشاءڵڵا. کاک محمود دەرب بۆ دووبارە ئاشنایی بینەران ئەم جۆرە خوێندنەوانە چۆن شوێنی بوونەوەی تۆگرێت هەموویان پێ بکەین. طبعا ئەوەی من بە شێوازی عێراقی بوو مەقامی سەبا بوو بەشێکی سەبا بوو تێکەڵ بوو لەگەڵ شێوازێکی حیجاز و هێنامەوە بۆ تنا بەیات و سەبا و حیجاز تێکەڵ بوو زۆر تێکەڵ بوو ئەنی شتێکم نەدا بەدەستەوە بە تەواوەتی وەڵاهی سوپرایزەکەمە بوو نەوەڵا نەوەڵا ئەوەی مامۆستا فواد ئەوە طبعا هەردووشی قڕای تحقیقی پێوترێ قڕای شێوازی میسرێ طبعا میسر و ئێران و سووریا و لوبنان و کۆمەڵک لەم وڵاتانە بەم ئەندەنووسیا مالیزیا هەموو بەم شێوازە ئەخوێنن بەڕاستی شێوازێکی خاو و تحقیقە یا مجەوەدیشی پێڵێن مجەوەدیشی پێڵەن مامۆستاوا بزانم وەڵاو عەلەم بەڕاست خوێندی مەقامی خێر نەهاوند نەهاوند کاک فؤاد بەیاتی خوێن من نەهاوند منیش کە تەواوە نەهاوند. جەناب نەهاوند بوو مامۆستا فوادیش بەبێت بەڵام خۆی مەقامات زۆر گرنگە بۆ قاری بیزانێ بەڵام نەیکا بە پیشەی خۆی ئێستا کۆمەڵک پێشبڕکێ بینین ئەمڕۆ لە ڕێگە باسمە کردویان کۆمەڵک پێشبڕکێ بینین کابرا قورئانە خوێنێت لە کاتی قورئان خوێندنە زۆر خۆ تێکدان بۆ ئەو بابەتە و ئەڵڵا و هەستنانە سەر پێ و قسەکردن لە کاتی خۆچکە قورئانی پیرۆز خۆی ئەسڵی وایە کە تۆڵێ استمعوا له وأنصتوا ئەبێ گوێ بگری ئەبێ تۆ هەموو لە شولارت گوێ بگرێ ئاگاد لە قورئانەکە بێ قسەکردن و لەغو لە کاتی قورئانە و ئەوانە هەمووی بەڕاستی ڕێگە پێدراو نییە پێم وایە لە زۆربەی زۆری ئەو مسابقات و هینانەی کە ئەکرێ بە تایبەت ئێستا بازێ لە مسابقات هەیە ناوینێنین باشە زۆر ئەوەی تێ ئەکرێ زۆر ئیلحاحی تێ ئەکرێ لە هەندێک تەسەڕوفاتە لەسەر کاک محمود ئشارە کرد بە مەطلبێکی زۆر گرنگ ئەمڕۆ کە بەداخەوە کاک فوادیش خۆی شارەزای و ئەزانێت خەریکە تلاوەتی قورئان و قەرائەتی قورئان بەرەو مەسیرێک ئەڕوات ئەبینین ئێمە بەداخەوە لەسەر شاشەی ئینستاگرام و هەموو ئەو تۆڕەکانی بەڵێ دەقیقاً ئەبینی مەسەلەن قاریەدی ئەخوێنێ مەسەلەن 50 سانیەک دقیقە نەفەسێکی توولانی ئەخوێنێت ئەو خەڵقە هەڵەسندا ئەبەزن بێەوەی کە تەوەجوکەن بە معنای ئاەتەکەەوە خوێندوێتی ئەڵێ مسابقەی نەفەسە ئەڵێ مسابقەی نەفەسە ئەمە دوورە لە کەلامی خۆ من معتقدم ئەو ئاەتی سوڕی مبارەکەی ئەنفال پڕ بە پێسی خۆیەتی إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم آمتيكي وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. بارك الله. أما جوانا فردون بەتایبەت مەجلیسەکانی مەرحومی منشاوی لەگوێ لێ بدەن زۆر تایبەتە مەجلیسەکانی تلاوەکانی کە لە مەجلیسا خوێندوێتی مەرحوم منشاوی هەرچەند سەوتیە مەلفێکی سەوتیە بەڵام کاتی ABC ئەزانی کە ئەو جەمعە ئەو خەڵکە کە لە خزمەتیا بوون و قورئانیان گوێداوە بەڕاستی قورئانیان گوێداوە یعنی دوور لە هەر ئیزافاتێک دوور لە هەر حرەکاتێکی ئیزافی یا مەسەڵەن سریکی تەشویقاتی نامتەعارف بەڕاستی قورئانیان گوێداوە و خوێندنەکەی مەرحومی منشاویش ئەو کاریە کردبوو کە ئەو خەڵکە وادابێن بالفعل یعنی ئیجازە نەدا جۆرێکی نەخوێندووە بەس ئێمە مەسەڵەن ئێستا قاریمان هەیە سریک حرەکات ئەسڵەن ئەڵێ مەسەڵەن پانتومی مجراکە سریک بە دەوری میکروفۆن ناخولێتەوە و سریک حرەکاتی سوورەتی هەیە و سریک دوو ناڵێم حرفەی ئەم تلاوەتەکە ئێمە ئەی بیستین بالأخص تلاوەتی تحقیقی تلاوەتی مجەوەد ئەمە هونەرێکی مرەکەبە یعنی تو ئەبێ تەجوید بزانی ئەبێ مەقامات بزانی ئەبێ ڕەوانشناسی ئەو مەجلیسە بزانی زۆر شتایەکی کە بەڵام لەوە مهمتر ئەوەیە کە قورئان ئەسڵی کارەکە بێت ئەسڵ قورئان بێ قورئان نەڕواتە فەرعەوە فەرعەکان بێنە ئەسڵەوە لە هەمووشی گرنگتر مامۆستا فەریدون ڕێزگرتن لە قورئانی پیرۆزیان من هەموو جار باسم کردووە نمونەی شتێکی زۆر جوانم بینی لە خانەقای بیارە کە زۆر متەئسیر بووم پێ یعنی یەکی لە فێقیەکانەوە نییە دانیشتبوو
هەستایەوە قورآن بێنێ بیخوێنێ هەرچی فەقێ وەستایە لەبەر قورآنەکە بەڵێ ئەکسەر دانیژانی ئەو ڕێزگرتنە بۆ خۆی ینی تۆ هەبی بکەیتەوە کە کەلامی خۆیان گرنگە زۆر گرنگ گرنگی پێ بکە ڕێزیش لەگەڵەوەی کە ئەی خوێنی ڕێزێکی زۆر لە قورآنەکە بگرین بەرداوامە بین لە بەرنامەکەمان وەڵام ناوبڕێکمان هەیە و دواتر دەگەڕێنەوە لاتەن ئینشاءڵڵا ئازان و خۆشەویستانمان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەرداوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومڕەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بەدابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک. لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حاج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکات بیست هاوکێشەی چا تێکەڵکردنتان بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوە کاتێ و هەر شۆنێک لێ بنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەستەوابانیە. پارشێو ناکەم. بەڕۆژێت بەڵە بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕێکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەرگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکە. ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پاڵنانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بەخوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرا کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور
دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری هایسنس بیورجێتت هەیە. ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج بکەن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست بێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچکار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووا و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرچ و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. نسألك يا من هو الله الذي لا إله إلا هو الرحمن الرحيم الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق البارئ المصور الغفار القهار الوهاب الرزاق الفتاح العليم القابض الباسط الخافض الرافع المعز المذل السميع البصير الحكم العدل اللطيف الخبير الحليم العظيم الغفور الشكور العلي الكبير الحفيظ المقيت الحسيب الجليل الكريم الرقيب المجيب الواسع الحكيم الودود المجيد الباعث الشهيد الحق الوكيل القوي المتين الولي الحميد المحصي المبدئ المعيد المحيي المميت الحي القيوم الواجد الماجد الواحد الصمد القادر المقتدر المقدم المؤخر الأول الآخر الظاهر الباطن الوالي المتعالي البر التواب المنتقم العفو الرؤوف مالك الملك ذو الجلال والإكرام المقسط الجامع الغني المغني المانع الضار النافع النور الهادي البديع الباقي الوارث الرشيد الصبور الذي ليس كمثله شيء وهو السميع البصير اللهم صل أفضل صلاة على أسعد مخلوقاتك سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم عدد معلوماتك ومداد كلماتك كلما ذكرك الذاكرون غفل عن ذكره الغافلون الله الله الله
الله الله تایبەت بوو یخوا دەستان خۆش بێ کەم و کورتێکی زۆر هەبوو گەرمە تۆ نایمەتە هەروەڵا باشێنەکەم خۆش بێ زۆر کاریشمان لەسەر نەکردبوویتر بێ وڵا نا زۆر بێعیب بوو نیژەگەر لێم تێک نایبن ناوەڵا لەگەڵ خۆ تاتوتەوە زۆر باش دەستان دەستان خۆش لەگەر لێم تێک نەدانەڵە بۆچی نا خەی ناگایش دەی هەر بێەوەی بنیارەبی لەشتان ساغ بێ ماوە سافوات ئەمە ئەم ئەسما الله الحوسنایە عادەتی زۆر ئەوترێتەوە بە تایبەت لە شوێنێکە بینیومە مەسەلەن 40-50 کەس وەستاون بەڵێ ئەم کارە کارێکی زۆر سەقیل و سەنگینە یعنی حقیقەتەن ئێستا لەبەر داخواستی جنابەت و لەبەر فەرمایشی جنابەت ئێمە خوێندمان بەڵام ئەمە کارێک نییە کە بە 2 نەفەر و 3 نەفەر و 10 نەفەر بکردی حتا بە 10 نەفەریش چون کارێکی زۆر بواری موسیقایی زۆری تایە یعنی ئەبێ بە گروپ جیاب بکرێتەوە جوابی جیاب بکرێتەوە بەمی جیاب بکرێتەوە ژێر سەدای جیاب بکرێتەوە فەواصلی جیاب بکرێتەوە ئەبێ ئەوا بێ ئەگەر گەرەکت بێ ئەو شتەوا لە ناو شاشا ئەیبینی ABC ئەوە ببیسی لێرە ئەبێ حەدی ئەقل 20 نەفەر بیخوێنی کاکە هەر مامۆستا بەقەت 10 نەفەری خوێن ماشەڵڵا من هەر سڵای مامۆستا نەشدە بە قورعان هەر گەرەک قورعان ڕاست ئەرێ کاکە تۆ لەگەڵمان نەبووی ئەمە جناب کێ هاتی یاخوا بەخێر بێ موفق بن یا ربی زەر ماشەڵڵا زۆر جوان دەچ وەکوی کە باسێکە کە بێ بەو شێوازە بێت الحەمدولillah ئەوەی ترە بێ دوایی بە فەیسبوک دای بەزەیم زانین بینەرانی بەڕێزیش بەدڵیان بۆی شەڵا پێشەموشی خوای گەورە لێمان قبول فەرمێ انشاءالله چونکە ناوەکانی خوای پەروەردگار 99 ناون وەک لە فەرمودەی صحیحە هاتووە هەر کەسێک لەبەریان بکە انشاءالله ئەوە فەزل و فەڕ و بەرەکەتێکی زۆر گەورەیە بۆ خۆی و ژیانی خۆی و بەهەشتیە و انشاءالله چێتە بەهەشتەوە پێی بەئیزنی خوا چونکە زۆر ناوێلێکی گرنگن هەمووی ناوی پیرۆزی ئەڵڵا تەعالایە خۆشەویستان و بەڕێزان بەردەوامی لەگەڵتان هەڵبەتە کۆمەڵک بڕگە و بابەتی ترمان ماوە ئێستا چینە لای بڕگەیەکی تری مامۆستا فواد و مامۆستا فەریدون نازانم بە مشتەرەک ئەیڵێن یان جیاجی ئەیڵێن شتێک هەستەکەم وەرەقەیەکی کە ئامادەیە لەژێر دەستی مامۆستا فەریدونە شتێکی کە ئامادەیە دانێ سوپرایزەکە بێ کاکە وەنیە دە ئیشەڵڵا جارێ من سوپرایز بووم نازانم مامۆستا فواد پێشەوەی بچینە لای مامۆستا فەریدون پێم خۆشە شتێکی عەرەبیمان پێشکەشکەی جەنابەت لە بابەتە عەرەبی و میسرەکانە زۆر شارەزاییش تەواوت هەیە ئەوەی کە ئەیزانیت ئێمەمانە نایزانین پێم خۆشە شتێکمان پێشکەشکەی لەو بوارە شەوتێکی ئیبتیهال فەرمووتی هەلێکمان پێشکەشکە مدحی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام اللهم صل وسلم وبارك عليه يا ربي ئێمەش و ئێوەش إن شاء الله لبهشت نبراوكي خواي جورا بدستي محمد المصطفى صلى الله عليه وسلم تینوتیمان بە ئاوی کەوسەر بشێنێت و بەرەو دەرگای ڕەیان ئەو دەرگایی کە بۆ ڕۆژوانان تەرخان کراوە بەڕێمان کە بەرەو دەرگای ڕێیان ئینشەڵڵا هەمومان خۆمان کە سوکارمان دایکمان باوکمان منداڵەکانمان دەرودراوسێمان ئێوە کاک دانیار ئەم وێنە گرانە دەرهێنەر ئەوەی لەم کەناڵە پیرۆزەی ئیشەکە هەموو ئەمانە ئینشەڵڵا تێکڕا پێکەوە بچینە بەهەشت هەمومان پێکەوە لە بەهەشت کۆ ببینەوە لەوێ بەرنامەی تر بکەینەوە جارێکی کە ئەم مەزلیسە لەوێ کۆ ببێتەوە ئینشاءالله فەرموو مامۆستا فواد أكرم الثقلين يا خير الورى يا أكرم الثقلين يا أكرم الثقلين يا خير الورى جد لي بجودك جد لي بجودك
جد لي بجودك واكفني اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. بأبي وأمي أنت يا خير الورى وصلاة ربي والسلام معطرا. عليه الصلاة والسلام. اللهم صل وسلم وبارك عليه. بأبي وأمي أنت يا خير الورى والصلاة والسلام عليك معطرا. سيدنا محمد سلم. فرما مصطفى منيش أهم شعراء مناجاتك لقل أخوي عز وجل. الله ما شاء الله. باوركن كوملك دا أخواسي هر إنسانك هر إيمان دارك شي لو شعراء تقريبا هنايتي لجير أم قسمة مرحمتك رحمته. الله إن شاء الله إخوانم لخزمتنا بيم خوشة هم دعاء خير كين بيقلم شو أنا كشيء دعاء مزاي إن شاء الله دعواكين لأخوي جورا هم دعاء كمان لي ور بقريت وهر قرفتي كركي شيك ماني إن شاء الله أخوي جورا تسلم لا يبري إن شاء الله تعالى بفضل خوي بلطفي خوي بكرمي إن شاء الله. ربي پشتو پناهی مرحمتك رحمتي بند عبد تو خوامي مرحمتك رحمتي شرمساري برقات رمنيا سر هالبرم خود كبخشندي قناهي مرحمتك رحمتي مشكلاتي دين ودنيا حرب لطفت حل دبي صاحب مشكل قشامي مرحمتك رحمتي مال رزق عمر دولة عزة زلة هموم
هر بدس خوتا نظامي مرحمتك رحمتك مرحمتك رحمتك قردرم كان بتمكوين لايك سكالاي خون بكام مرجعي لالو تكامي مرحمتك رحمتك رودل وروح حملتويا رويدل روح حملتويا يا إله العالمين ربي خوت معبودي عامي مرحمتك رحمتك عبدي زوتي باكي خوتا ربي شاهوي لا نواز باعسي خوشي وسفامي مرحمتك رحمتك هیچی بۆ ناڵێت و ماوە سەفوات هیچ شتێک خوا دەست خۆش بێ شحن تەواو بوو دەنگە نەرزێ ئەوە شەحنە تەواو ئەوسە فەرەیدون یەکێ لە زانایانی ئەومەتە فەرمێ لەو دەشەوەی کە کۆتاییە و شەوی قەدریشی تێدایە فەرمێ ئەگەر خۆی باڵادەست ئەو شەوم بە نسیب بکە هیچم نایە بەس لێم خۆش بێت هیچی کەم نایە بەس ئەوەندە لێم خۆش بێت لە تاوان و لە گوناهەکانم خۆش بێت دەستەواژەی ئینەکە عەفوون کەریمون تحب العەفو فاعف عنا هی ئەم دەشەوەیە زۆر مهمە من لەسەر وشەی عەفو کێکی لە ناوەکانی ئەڵڵا تەعالایە لەگەڵ غەفارە زۆر جار غوفران غەفەڕە زۆر ئەمانە بەکارهێنین یەک دانە جیاوازی هەیە بزانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەندە بە جوانی ئەو دوعا فێری حەزەتی عایشە رضا رحمتي خوي يقول لي بيكات دليلي شي هو اللهم انك عفو تحب العفو فاعف عني اما في ركات بدايك عايش عفو يعني اللي يخرجون وقزشت اما تش اللي يخرجونك وقت تداوي عفوك اللي خويا يقول خويا تو عفويت بخشو بخشيني شو بيه خوشه فزمنيش ببخشه الله او كساني كلسر وشي عفو كاركن الله عفو أمايا أجر خوي جورا باكي كروت هذا طاويت لكرامي أعمال دلاشي والله من غفران وانية أبي السيت زانا إذا ما أدي والله من عفو وانية كاملا أي سريتوا هيتشي نالتوا يعني تولد دوي رمضان أجر خوي جورا توفيق به أو دعاء بخصمت به أو بخششوا لي خوشبونو غفرانو مغفرته لو أنا تو بشكي أعزم لقناها كانت لسر الصوت ولا سرشان الله شو بس بوي براسي بما دواكن لخوي جورا والله خويا ما بخشى لو بالات المانيه ونيشه براسي حجك بويا خوي پروردگار افرمي بسم الله الرحمن الرحيم فقلت استغفروا ربكم انه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم باموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم انهارا ما لكم لا ترجون لله وقارا وقد خلقكم أطوارا خۆشەویستان ئەم ئاەتانە زۆر گرنگن استیغفار لەم شەوانە هەرگیز لە یاد مەکەن وەختێک تۆ هەمیشە داوا ئەەکەی خوای پەروەردگار لێت خۆش بێ دەست بەرزەکەیتەوە دوعا ئەەکەی مناجاتەکەی ئەڵێ خودایە من کەسی کە شک نابم بە کۆمەڵێک تاوان و گوناهەوە هاتوومەتە بارەگات تۆش بە عەفو و ئیستیغفار و مەرحەمەت و لێبوردەیی خۆت لەگەڵم کە بە کردەوەی خراپی خۆم نا
فقلت استغفروا ربكم استغفار بكن إنه كان غفارا خواهي قورك خوي غفور ورحيما أو تاني أبيننس رحمتك أباري يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين بارتان بودنيري من دالي صالحتان بيدا بخشي ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ئاوی سازگار بەهەشتی نەبڕاوە درگاکانی بەهەشت هەمیشە واڵا دەبن بۆ ئەو کەسانی کە ئیستیغفارەکەن هەمیشە لە یادی مەکەن تۆبە و ئیستیغفار دوعاکردن دوعا کڕۆک و مخی عیبادەتە هەر کاتێک لە عیبادەتە هەر کاتێک ساردیت بۆ دروست بوو لە ناخی خۆتە ڕووبکەرە خوای پەروەردگار دوعا بکە بڵێ خوای گیان گەرم و گوڕم کەی خوای ئیستیقامەم پێ ببەخشی ثەباتم پێ ببەخشە بەردەوامیم پێ ببەخشە بتوانم لەسەرم دینە پیرۆزەی تۆ بەردەوام بم لەسەر نەهجی محەممەد المستەفا نەهجە ڕاستەکە لەسەر نەهجی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بەردەوامم کەی دوورم کەی لە ئافات دوورم کەی لە نەخۆشی لە ناخۆشی دوورم کەی لە غرور لە کیبر لە ڕیا خوای جان هەمیشە نزیکم کەی لە ئیخلاص بۆ یەکتاپەرستی خوای جان ڕستی ئەوم پێ ببەخشە بزانم وەلا و بەڕا چییە ئەوە زۆر گرنگە ئەزیزان وەلا و بەڕا من وەلا ئەم هەیە بۆ ئیسلام بۆ مسلمانان و بەڕا ئەم هەیە تەبەڕام هەیە لە کوفر و لە شرک و لە عەلمانیەت و لە مارکسیەت و لە هەموو ئەم چەمکانەی کە داهێنراوە و هێنراوەتە دنیایەک دنیایەکی فانی کۆتایەکەی تەنها ئەڵڵا تەعالایە کە لێبوردە و لێخۆش بووە لێمان ئینشاءالله ئینشاءالله جا کاک محمود مامۆستا فەریدون ینی خوای باڵا دەست بەڵێنەدا ینی بێئومێد مەبن من لێتان خۆشە بم لە جەمیع لە هەموو ینی لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا هیچ بێئومێد مەبن لە ڕەحمی خوا چونکە دەرگای ڕەحمی خوا قەت داناخرێ دەرگای وا هەیە داخرێ هەتا بەین لە دەرگا بە کابرا نایکاتەوە میزاجی نییە تشبیه نەبێ والعیاذ بالله دەرگای خوا دەرگای ڕەحمەتی خوا هەمیشە کراوەیە هیچ کاتێک دەرگای ڕەحمەتی خوا دانەخراوە و داش ناخرێ ئێمە وەرزان بەرە و کۆتایی ڕەنگە بەرنامێکی دیکەمان هەبێت دواتر ماسەفوات شتێکمان پێشکەشەکە دوعامان ببێت دوعاشمان هەبێت ئینشاءالله کۆتایی ئەگەر کۆتاییە دوعامان زۆر خوندومە وەڵام مامەسا هەر شتێکمان بۆ بڵێ بۆ هەرچوو زانم شتێک لای خۆتەوە شتێکی کوردی خوا پێم نییە خوا ماندووی یان ناوەڵا پێم نییە پێ نییە کاک فەریدون پێ سەراحەتە زانی ئێمە تقریبان حەوت دقەیەکمان ماوە بڵێ بە دوعا تەواوی قەی چێکا وای لێ بکەین دوعا ئینشاءالله تەواوی مامۆستا فەریدون دوعامان بۆ بخوێنە لە خزمەتانام ئینشاءالله طبعا بس ان شاء الله بەسەر چاو انشاءالله هەر ئامینەکانی ژێوە انشاءالله انشاءالله ئامینی بۆکەین هاوڕە بن جان انشاءالله کۆتایی پێ بێنە و بە دوعاکان کۆتایی بە بەرنامەکە یاخوا بەخێر بێن سەر هەردوو چامان گەورەتان انشاءالله توانیتمان ڕەزامەندیەوە انشاءالله انشاءالله هەموومان ڕەزامەندی خۆی پەروەردگار انشاءالله شوێکی پڕ بەرەکەت و پڕ ڕەحمەت بێ انشاءالله یاخوا بەخێر بن دووبارە هەر لە ڕۆژهەڵاتەوە تاوەکو باشووری کوردستان سەر هەردوو چامان محمد توش دەستی خۆش انشاءالله ئازان و خۆشەویستانمان بەم شێوە هاتینە کۆتایی بەرنامەی سی گەوهەر تا بەرنامەیەکی دیکە بە خواتان دەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ أعوذ بالله من الشيطان الرجيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة
إنك أنت الوهاب. اللهم زينا بزينة القرآن. اللهم شرفنا بشرافة القرآن. اللهم أكرمنا بكرامة القرآن. اللهم نور قلوبنا بالقرآن وزين أخلاقنا وأعمالنا بالقرآن. اللهم ارحمنا وارحم والدينا بحرمة القرآن. اللهم اشف مرضانا بالقرآن. اللهم أدخلنا في الجنة بالقرآن. اللهم نجنا من النار بالقرآن. اللهم اهدنا بهداية القرآن. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. فاعف عنا يا كريم. فاعف عنا يا غفور. فاعف عنا يا رحمن يا رحيم. اللهم تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. واهدنا إلى الحق وإلى صراط مستقيم. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات إنك سميع قريب مجيب الدعوات. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. اللهم صل وسلم وبارك. جزاك بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بە ڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سلام و ڕەحمەتی خۆی پەروەردیگارتان لەسەر بێت. لە درێژەی کار و پرۆژە و چارەچەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەوڕۆ لە شاری هەولێر هەڵدەستێت بە دابەشکردنی 50 ملیۆن دینار بەسەر 200 لە کەسانی هەژار و کەم دەرامەت و نەخۆشانی درێژخایەن. بۆیە بۆ هەر نەخۆشێک یاخود بۆ هەر کەسێک بڕی 250,000 دینار دیاری کراوە. لەو بەرنامەیە لەگەڵ ئێمە دابن بۆ دابەشکردنی ئەو هاوکاریە.